مژدە گوێم لێ بگرن، مژدەم پێ بۆ هەمووتان، کەفەڵپان و ڕیوەڵەتان، زڕتەبۆز و بوودەڵەتان، سیخوڕ و بەچکە سیخوڕتان، سکرتێر و تەڕژمێر و میراخوڕتان، یەک یەک وەزیر و گزیرتان، قونچی پیاز و سەری سیرتان، دەیڵێمەوە مژدەم پێ بۆ هەمووتان، سەر و سەکوت بە بۆیاخ و بێ بۆیاختان، فایل سووک و فایل قورسی شار و شاختان، ملیۆنێر و ملیاردێرتان، یەک ژنداری بەردکونکەرە و دەژنداری بنزکتێرتان. گوێم لێ بگرن، چونکە ئێوە لەم دنیایە کۆبوونەوەی شەو و ڕۆژتان دوایی نایە، چونکە ئێوە هەموو عومر ئەم بۆ لای ئەو بۆ لای ئەم هەر خەریکی ڕاکەڕاکەن، چونکە ئێوە لە گۆڕشدا بێ یەکتری قەتڵ ناکەن، خەونی مژدەم پێ بۆ هەمووتان، دوای مردنیش خەمتان نەبێ، دڵنیابن لە دۆزەخدا کۆ دەبنەوە و هاوێر نابن.